ئێمە لە هەشتی ئێوارە تەلەفۆنێکمان بۆ کراوتیان وەرن لە کۆرمۆر بارکەن. ئێمەش وەک عادەتەن هەموو جارێ تەلەفۆنمان بۆکەن و تێین بارەکەین. بەڵام گەیشتێرە تقریبا 8:30 بوو 8:30 و 8:45 دقیقی ئاوا بوو. کۆمەڵە چەکداری ڕێگرە لەم بە ڕێگای ڕاوەستا بن و بەیەک و دوو ئەوە لە بەچاوی خۆتانە چیان پێمان کردووە. یەک کەسێک فریامان نەکەوتووە غێری خۆی نەبێت هاوڕێکی خۆم ئاسایشی قادرکەرە بە تەلەفۆنمان بۆی کردەوەش تەلەفۆنێکی هەتا تەلەفۆنێکان پێیا کە 2 ساعت 3 ساعتی پێچ و اینجا کە گەیشتن بە تەلەفۆن. تەنها 4 ئاسایش هات. یەک کەسێ نهات هاتی ناو فۆزیاشی پێشمەرگەیە لێرەیە پێیمان وت لێوان پاڕاوتم هاوڕێکەم نازام کوژراوە یان بریندارە یان بردیانە. وتی مەسئولیت ئێمە کەسەڵ ناگرین ئێمە ئەوە نینمانە ئەم شوێن 2 سیارە بوو مەرزیەک و لەگەڵ هینێکا بوو پیترۆڵێ بوو پیترۆل نەبووین بوو مۆنیکایە بوو 2 بیکەیسیان ئەستەح پێ بوو باقی ئەمفۆر بوو یەک کلاشوەفێکش بوو فشەکانی 400 و تقریبا 80 قەوانمان لێرە خڕەوە کردەوە پۆلیسەکان بردیان. بەڵێ ئەمەتەوە سەیتەرەکەی کاکە نهاتن پێشیان کە خۆم ڕۆشتم لەگەڵ ئاسایشەکان پێشیانیان وت نهاتن